مانگێک بەسەر هاتنی وەرزی سەرما و بارانبارین تێپەڕیوە. هێشتا چەندین مەڵبەند لە شاری سلێمانی لە چاوەڕوانی وەرگرتنی سوتەمەنیدان، بەڵام ڕەنگە ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو لە چاوەڕوانی وەرگرتنی بەرمیلێک نەوت گەرما ببینەوە. هاوڵاتیەک کە لە بەنزینخانەیە کار دەکات دەڵێت ڕۆژانە زۆرترین بڕینەوت کە دەیفرۆشن بە دەبێ و زۆرێکیش داوا دەکەن بە قەرز پێیان بدرێت. هاوڵاتیەکی دیکەش دەڵێت لە مەڵبەندی حوتی سلێمانین و ماوەی 3 ساڵە هیچ بڕەنەوتێکیان پێ نەدراوە. وەڵا هەیە زیاتر بای 5,000 3,000 هەیە بای 1000 بە عنی بای 1000 دیناریش نەوتە برێ؟ بەڵێ بەڵێ ئارەوەڵا تر زیاتر هەیە 20 لیترە بە 10 لیترە بە 5 لیترە بە تاوەکو 1 لیتریشی دیا بوو. بەڵێ تر هەیە بای 1000 بە. لا قوربان ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە وێنەوتمەوە نەگرتووە لە ناو سەندەری شاریشە مەڵبەرگی حوتی ئایا قوربانە بێ هەربی کڕێن نەوتەکە بۆ ئێمە بە پارەیە کاچی بە بەلاش بۆ وڵاتانی دەرەوە بە بەلاشەوە تا ئەڵێ داهاتی سێمان نەوتی فرۆشتەوەش تا زەرەرمان کردو لە فرۆشتن کاچی ئێمە بەرمیلێ نەوتیا بە ئێمە بە 120,000 ناشیەنەوە تا مەجبورین هەموو هاوڵاتی فەقیر دەوڵەمەند هەمووی خۆی بیکڕێت. ئەرەوەڵا نەوت بووە بە کارەسات بۆ ئێمە یعنی باوەڕکە لە ئەلفال و کیمیاوارانەکە زیادن کارەسات دەبووە. ئەرەوەڵا شەڵڵا نەوتیان هەر دەرنەکردایە ئێمە بودجێ خۆمان بووە هاو لە عێراقەوە چەندێکیشیان بدزیا هەر بۆ خۆمان بەس نەو فەقیرەکەشی سوپارەی لێکرد ئەم نەوتە بوو بە کارەساتی وەکو کیمیاباران و ئەلفال زیاتر کارەساترە بووە. سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت سوتەمەنیان لە عێراقەوە بۆ دابین دەکرێت و لە سەرەتای ئەم ساڵەوە بڕیار بوو 50 ملیۆن لیتر بۆ هەرێم دابین بکرێت و لەم بڕەش 20 ملیۆن لیتری بەر پارێزگای سلێمانی دەکەوێت، بەڵام بڕەکەی هێندە کەمە بەشی ڕێژەیەکی کەمی هاوڵاتیان دەکات. بەداخەوە تا ئێستا ئەوەی زانیاری بێەوە ئەوەی داتابێ لا ئێمە هەرو بڕەنەوتەیە کە 50 ملیۆن لیترە بۆ سنووری هەرێمی کوردستان و لەو بڕێژ هەتاکو ئێستا نزیکەی 50 ملیۆن لیتری 14 ملیۆن لیتری هاتەتە سنووری سلێمانی و ئەو 14 ملیۆن لیترە سنوورە جیاوازەکانی سلێمانی دابەشکراوەکو مەڵبەندی سێ لە ناو شاری سلێمانی و هەروەها لە نەحەی چوارخوڕنا لە سنووری چەمچەماڵ بڕێک و هەروەها لە عاربەت ئەوش هەر بە بڕ و لە سنووری گەرمیانی ژە تەواوی قەزا و نەحەکان سنووری گەرمیان بە بڕی جیاواز دابەشکرا، بەڵام ئەم بڕە بەشی پێویستی هاوڵاتیان ناکاوە ڕێژێکی زۆر کەمە. پێیام چەندی جار پەیوەندی بە بەڕێوەبەراتی دابەشکردنی سوتەمەنی سلێمانیەوە دەکات، بەڵام هەر جارە و بە پاساوێک ئامادەنین لەسەر هۆکاری کەمی سوتەمەنی و دابەشکردنی لێدوان بدەن. لە ئێستاشدا کە شەپۆلێکی چڕی سەرما ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە چەندان خێزان لە چاوەڕوانی وەرگرتنی نەوتی سپیدان کەچی بەرپرسانی هەرێم و پارێزگاکان لە جێگەی دۆزینەوەی چارەسەرێک دەستە وستان دانیشتون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.